ئەندام و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای بەستنی کۆنگرەی حیزبەکەیان دەکەن چونکە پێیان وایە کۆنگرە هۆکارە بۆ یەکلایبوونەوەی کێشە ناوخۆیەکان و دووبارە نوێبوونەوەی یەکێتی و ڕەخساندنی دەرفەت بۆ گەنجان و پاراستنی یەکڕیزی و یەکگوتاری ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. کادرانی پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان چاویان لەسەر بەستنی کۆنگرەی حیزبەکەیانە و پێیان وایە کۆنگرە دەتوانێت چارەسەری کێشە و ناکۆچەکانی نێوخۆی یەکێتی بکات و گیانێکی یەکگرتوو بەکاری ڕێکخراوەی حیزبەکەیاندا بکاتەوە. کۆنگرە ضرورەتێکی حیزبیە بە تایبەتی وەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە چەندین کێشەی ڕێکخراوەی و ئۆرگانیاتی ئەپەڕێ بۆیە کۆنگرە لەوە دەرچووە کە تەنها داواکاریە. کۆنگرە پێویستی بە داواکاری نییە، کۆنگرە پێویستی بەوە هەیە بڕیاری لێ بدرێت و ساز بکرێ، چونکە بەڕاستی پێویستە هەموو حیزبێک چەند ساڵجارێک کۆنگرەی خۆی بکە بە پێی پەیڕە و پرۆگرام و بە پێی ئەو قۆناغی کە تایە ئەژیوە چەندین ڕوودا و ڕوویداوە ئەوە ئەخوازێت کە یەکێتی کۆنگرەی خۆی ساز بکە، کۆنگرەیەکی سەرکەوتوو کە ببێتە مایەی بەهێزبوونەوەی یەکێتی، چونکە یەکێتی بە هەموو ئەو کێشانەی کە هەیەی چاوی خەڵکی کوردستانی لەسرە بەرپرسیارەتێکی گەورەی مێژووی لەسرە بۆ ئەوی بتوانێت ئەرکە مێژوویەکان ئەرکە حیزبیەکانی خۆی ڕاپەڕێنێ پێویستی بەوەی هەیە کۆنگرەیەکی سەرکەوتوو، کۆنگرەیەکی بە بەرنامە، کۆنگرەیەکی تەقلیدی نەبێ بۆ ئەوی بتوانێت لە ئاسی قۆناغەکە و بەرنامەدانان بێ بۆ ئایندە و هەڵگرتنی بەرپرسیارەتی گەورەتر. وە کادرانی پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی تاکیدی لێ دەکەنەوە کۆنگرە پێویستی و ضرورەتێکی گرنگە و دەبوایە زۆر زووتر کۆنگرەی حیزبەکەیان ببەسرایە، بەڵام لەگەڵەوەشدا پێیان وایە هێشتا درەنگ نییە و دەبێت هەوڵەکان باڕاستەی بەستنی کۆنگرە جددیتر بکرێت. کۆنگرە وەک وێستگەیەکی سەرەکی بۆ پیاچوونەوە بەکار و بەرنامە و حیزبایەتی یان لە گروپ یان لە ڕێکخراودا کارێکی وەکوتم پێویستێکی حتمیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕابرد لە 2002 تا ئێستا کە بڕیار بوو دەبوایە لە 2013 کۆنگرە بەستێتن، بەڵام ئەوە خۆمان دەزانین وەزعینا لەباری ناوچەکە و کوردستان و ئەو پێشاتانەی پێشدا هاتنە پێشەوە ڕێگەیان نەدا کۆنگرە بەستێتن، بەڵام لە ئێستادا کۆنگرەیەکی ڕێک بە بەرنمەیەکی باش بە بەشداری پێکردنێکی باش بە پێی پەڕەوەی پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کۆنگرەیە زەڕورەتە ببەسترێتن و هەوڵ بدرێتن کەوە نوێبوونەوەیەک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەستگیرۆیی لاوان و گەنجانی بەتوانە و کادیری لێهاتوو دواتریش ئەو خەڵکانی کە لە پێشودوش داخەباتیان کردو لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا پێویستە لە بەرچاو بگرێتن و ئەوانەی کە پێویستن بۆمانەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕێزیان لێ بچێت و بمێنینەوە، هەمومان بەیەکەوە بتوانین کۆنگرەیەکی سەرکەوتوو ئەنجام بدەین. بەداخەوە هەندێک لە ئەوانەی خۆیان بە مەسوول دەزان لە ناو یەکێتی یاخود دەوری چاچیان هەبووە لە مەسوولیت، ئێستا بە شێوازێک لە شێوازەکان بەربوونەتە گیانی یەکێتی کێشەی بۆ دروست دەکەن. ئەمانە پێویستە بەر لە کۆنگرە بنبڕ بکرێن، نەهێڵدرێن هەتا بێنە ناو کۆنگرەش. یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا 3 کۆنگرەی ئەنجامدا و بە پێی پەیڕێوی ناوخۆی ئەو حیزبەش دەبێت هەر 4 ساڵ جارێک کۆنگرە ببەسرێت، بەڵام بەهۆی بارودۆخی نەخوازراوی کوردستان یەکێتی نەیتوانی لا ساڵی 2015 کۆنگرەی چواری ئەنجام بدات. لە ئێستاشدا بەستنی کۆنگرە بۆتە داوای زۆرێک لە ئەندامان و کادرانی باڵای یەکێتی و هەر کۆنگرەش بە چارەسەری ڕیشەیی کێشەکان دەزانن. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی ناوەندی یەکێتیشدا بە زۆرینەی دەنگ داواکرا کۆنگرەی حیزبەکەیان لە مانگی شوباتی 2018دا ببەسرێت. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی. بەڵێ بەرزان بۆ گفتوگۆی زیاتر لەوبارەوە ئێستا ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بە سوپاسەوە میوانداری بەڕێز سران عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ و کادری پێشکەوتووی یەکێتیمان کردو کاکسران زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا بە هەر لە پرسیاری ئەو کادرانەوە بێمەلای بەڕێزتان بۆچی لە ئێستادا پێویستە کە کۆنگرەی یەکێتی ببەسرێت؟ بەڵێ لە ڕاستیە خۆی هەموو کاتێک پێویستە کە ئیستحقاقاتی نێوان دوو کۆنگرە، بەڵام ئێستا پێویسترە لەبەرەوەی بارودۆخی سیاسی هەم کوردستان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم لەوەش گرنگتر کە سایەی وجودی سیاسی جلای مامجار کە لەسەر ئێمە نەماوە، بۆیە پێویستە کاکێکی نیشتیمانی کوردستان کۆنگرەی خۆی ببەستێ و بەگوێرەی ئەو هەلومەرجە تازەی کە لە کوردستان و لە عێراق هاتۆتە کایەوە کۆنگرەیەک ببەستێت کە هەم هەیکەلی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دابڕێژێتە بۆ جۆرەی کە
ینی بۆ ئەم مەرحەلە بگونجێ و لە هەمان کاتشا هەم بەرنامەیەکی نیشتیمانی کوردستانیش نوێ بکاتەوە و استحقاقاتەی کە لە پرۆسی ئاڵوگۆڕی دیموکراسی ناوخۆی حزبەکانە مەفروزە پەیڕەو بکرێت کە سەکرتاری سیاسی گۆڕانکاری بەسەرا بێ و هەیکەل و دامدەزگاکانی کەتی گۆڕانکاری بەسەرا بێ ئەمانە استحقاقی ناوخۆین و لە هەمووشی گرنگتر لە ڕاستی استحقاقێکی کوردستانی هەیە کە پەیوەندی بە بارودۆخی سیاسی ئێستای کوردستانەوە هەیە. ئەگەر ئێمە تەماشاکەین دوا کۆنگرەیەکی نیشتیمانی کوردستان کرا کۆنگرەی سێم و ساڵی 2010 بوو. ساڵی دوای ئەوە کە 2011 بەهاری عەرەبی ڕوویدا لە کۆمەڵی وڵاتی عەرەبی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پەیوەندی لەگەڵیان هەبوو لەگەڵ حکوومەتەکان لەگەڵ حەزبە سیاسیەکانیان و هەم بەشێک لەم بەلانی کەمە وڵاتی سووریا بەشێک لە گەلی کوردی تێدا کە ئێستاکە لەوێ هەم جەنگی ناوخۆی و هەم گەلی کورد لە ڕۆژئاوا تەجربەیەکی سیاسی ئەبا بەڕێوە و یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی ئەم تەجربەیە و هەروەها گەر سەیری داوسەکانیشمان بکەم عێراق خۆی متاثر بوو بەم بەهارە عەرەبی کە ڕووی داوە کە ئێمە بەشێکی لە عێراق و تا ئێستاکە شەریکی لە حکومڕانیکردن بە هەموو کێشانی کە هەمانە و هەمیش لەوەش گرنگتر ئەو وڵاتانی کە بەهاری عەرەبی تیاڕووی هەمویان بڵێن پەیوەندی درودرێژ و تاریخی و کێشە و ناکۆکیان هەیە لەگەڵ وڵاتی تورکیا کە بەشێکی مەسەلەی کوردنا وڵاتی تورکیا هەیە و بەشێکی مەسەلەی کوردی خۆشمان لێرە لە باشووری کوردستانە ڕەبتە بە تورکیاواتە لە ئاسی قلیمیشە ئەو گۆڕانکاریانەی کە ڕویان داوە لە بەهاری عەرەبیە تاسیر هەر نەک لە وڵاتە عەرەبیەکان کرد مەسەن لە تونس لە مسر لە یەمەن لە سووریا کە ئەم وڵاتانە یان ڕەنگە پەیوەندی ڕاستەخۆیان بە کوردستان نەبێ بەڵام پەیوەندیان بە محیتی ئیقلیمی ئەمەوە هەیە کە ئێمە کێشەی وەکو هەرێمێک لە عێراقا وەکو کوردستانێکی مێژووی لێرە کێشەمان لەگەڵ وڵاتانی دەوروبەر هەیە لەبەرەوە ئێگە ئێمە حزبێکی سیاسین بێگومان ئەم پێشهاتانەش بێگومان تاسیرەکە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان و هەندێکی بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان ئیداری داوە ساڵانە ڕۆژانە استحقاقاتی ئەو مەسەلانی بدۆ بڕێەوە بەڵام بۆ هەر هەنگاوی سیاسی گەورە کە چۆن مامەڵ لەگەڵ ئەم پێشهاتانە بکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتەکەی و مەکتەبی سیاسەکەی پێویستی بە تەفویزێکی ناوخۆی حەزبەکە هەیە کە ئەمە عادەتەن کۆنگرەکان دەیکەن واتە ئێمە لە 2000 یعنی ئەگەر بە حسابی ساڵ سەیری بکەی لە 2010 بۆ ئەمڕۆ 7 ساڵە کەمە بەڵام ڕەنگە مەسەن بۆ نەئاخر کۆنگرەکە کردمان لە 2010 بوو پێش ئەوە لە 2001 ینی کرابوو واتە 9 ساڵ یان 10 ساڵ بوو ماوەکەی ئەمە کەمتر بێت لەوە بەڵام لە ڕاستی ڕووداوە سیاسەکانی کە لەم ماوەی ڕویان داوە زۆر گەورە بوون و زۆر کاریگەریان کردە سەر ینی هەموو ئەحداسەکانی کوردستان لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەحداسی ناوخۆی لەسەر ئاستی ناوخۆیی مابڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی کۆنگرە لە ئێستادا لە چیدایە جارە تەبەن دیاردەی دەبەستنی کۆنگرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی خۆیدا کێشەی زۆر گەورەی ناوخۆی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەرسەوە کە من ناوناو پەستانی خوێن یعنی پەستانی ئەوەی کە تۆ چەند استحقاقێکی کەوادر هەیە کە پێدەگەن دێنە پێشەوە ئەتوان ڕۆڵ بگەن ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەم استحقاقە جێبەجێ نابێت لە کاتی خۆیدا کەڵەکە دەبێت دەمێنێتەوە بۆ یعنی وەکو فایزی هێز دروستە بێت ناو یەکێتی نیشتیمانی فایزی کەوادر دروستە بێت کە تۆ ناتوانێت ئیدارەی ئەم عیلاقەیە بکەیت بە شێوەیەکی تەندروست لە ناوخۆی حەزبەکەی خۆتە ئەم کەڵەکە بوونی وا دەکات کە تۆ ڕێگر بێت لە مەسەلەی بڕیاری سیاسی ناو یەکێتی نیشتیمانی بڕیارێکی دروست بێت و بڕیارێکی دیموکراسی بێت و تا ڕادێکی زۆریش بڕیارێکی پتە بێت کە خەڵک بتوانێت دیفاعی لێ بکات ئێستا من ئەتوانم هەر بڕیارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیدا جەنابەت دەتوانین خۆمای لێ بشاینەوە و ئەتوانین خۆمانوانیشان دێن کە ئێمە ئاگامان لێنێ لە کاتێکە ئەگەر سەرکەوتوو بڵێن ئەم بڕیارە سەرکەوتوو بڵێ وەڵا ئێمە وەکو یەکێتی ئەم بڕیارەماندا بۆ لەبەرەوەی ئەم تەفویزە دیموکراسی پێویستی بە مراجعەوە پێویستی بە پێداچوونەوەیە خەڵێکی زۆر گرنگ هەیە ئێمە لەناو پرۆسێکی سیاسی ئەژین کە هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کاتی شۆڕشە حەزی لێ بوو دیموکراسی لە کوردستانە بڵاو بێتەوە لە ناو شاخ و داخەکانی کوردستانە یەکێتی ئەنجومەنی گوندەکانی ئاوایەکانی ئەبربەڕێەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە داخلی پرۆسەی انتخابات بووە داخلی دوای کەوتنی سەدام حوسێنەوە ئەم پرۆسەی لە ئاسی عێراقشە ئێمە پیادەی دەکەین ئێمە گەر لەم هەموو مناسبات دیموکراسیانە بەشداری بکەین کە پەیوەندی بە پەرلەمانی کوردستان پەیوەندی بە ئەنجومەنی محافەزاتەکانەوە هەیە پەیوەندی بە پەرلەمانی عێراقەوە هەیە پەیوەندی بە هەڵبژاردننی دامەدەستگاکانی دەوڵەتی عێراق و کوردستانەوە هەیە ئێخۆ ئەمە دەبێت لە ناو خۆماندا ئەم استحقاقات جێبەجێ بکەین بۆ ئەوەی ئەو کەسانەی ئەم نەبەردیە دیموکراسیە کە لە ئاسی عێراق کوردستانە خۆشیان لە نەبەردی دیموکراسی ناوخۆی حەزبەکانی خۆیاندا بەو فلتەران تێپەڕی بوون کە پێویست دەکات بۆ حەزبێکی سیاسی کە بتوانێت و لە ڕاستیشە پێویستە ئەو حقیقەتەش بڵێن
نوێبوونەوە و گۆڕانکاری ناو حزبی سیاسی تەنیا ئەستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە. هەموو حزبە سەرکیەکانی کوردستان پێویستیان بە ئەستحقاق یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان گۆڕان بێگوانە و حزبانە ینی خۆیان مەسئول لەو شتانە، بەڵام ئەمە دیاردەیەکە لە کوردستانە کە خنەخەنکردن لە بەستنی کۆنگرەکان و دواکەوتنی کۆنگرەکان لە بەستنی لە وادەی خۆیدا. حاڵەتێکی ترشەیە کە پێویستە بە وفاتی دوای خۆناغی دوای جەنابی مامجەلال کە ئێمە مامجەلال پاوەرێکی گەورە بوو، سایەکی گەورە بوو بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێستا کە ژیان ئاوای کردووە ئەو توراسی ماوەتەوە بۆ ئێمە کە ئیسفادەی لێ بکەین ئەگەر خوێندکاری باشی مەدرسەکەی مامجەلال بین وەگەر پەرۆشی بین وەگەر پێشمەرگەی ئەو سەرکردە گەورەیە بین، بەڵام کە یان ئەم پاوەرە وەکو وجودی سیاسی وەکو بڕیاری سیاسی وەکو سەنگی سیاسی لە ناو ئێمەدا ئێستا نەماوە، بۆیە بۆ ئەمریکا یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت بۆ قۆناغی داهاتوو ئامادە بکە پێویستی بە کۆنگرەیەکە لە کاتی خۆیدا بیبەستێەوە ئەم کۆنگرەیە بتوانێت قەرەبووی ئەوە بکاتەوە قەرەبووی حزور نەبوونی مامجەلال بکاتەوە بە پابەندبوون بە توراسی مامجەلال و پابەندبوون بە ئیشەکانیەوە بەو شێوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت ئەوەرکانی لەسەر شانێتی جێبەجێ کە بۆ قۆناغی داهات. بەڵێ کاکستان بەستنی کۆنگرە ئەتوانێت سەرجەم کێشەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر بکات؟ هیچ هەنگاوێکی سیاسی نییە بتوانێت سەرجەم کێشەکان چارەسەر بکات و کاتی خۆشی لە کۆنگرەی سێمە لەبین مەجای مەبزاوتی شەرتی پیا و سێ جارە واتە ئەمە سێ جار کۆنگرە بکەین وردەوە دە کێشەکان دەچنە سەرسکەی خۆی، بەڵام ڕاستی ئەم مەقولەی ڕاست نییە کە ئێمە لەبەر کێشەکان چارەسەر نابن لە کۆنگرەی داهاتووە هەموو جارە دوای بخەین یان پەکی بخەین. ئەو کێشانەی ئێمە لی دەتەسین لە نەبەستنی کۆنگرە لە بوونی تەکەتور لە بوونی جەمسەرگیری لە بوونی دڵە ڕاوکێ لە بوونی ئەوەی کە هەر کەسە بە لای خۆی ڕایکێشێ هەمان ئەو کێشانە هەن ئێستاکە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان وە موازین بە یەکێتی هەموو ئەو کێشانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەستنی کۆنگرەی ینی پاشگەز کردو لە چەند ساڵی ڕابردووە دوای دەخات هەموو جارێ هەموو ئەم کێشانە لە ڕاستیە لە واقعدا ڕوودەدەن ڕۆژانەوە بە تەنیشمان ڕوودەدەن حەزبەکەشمان کۆنگرەی خۆی نەبەستەوە جاگەر بیبەستێ ڕەنگە بەشێکی بتوان چارەسەر بکات ڕەنگە ئێمە ینی پێویستە یەکێتی ئەو تەقلیدە ینی بیناکەین و ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پابەندبوون بە تەوقیتاتی کۆنگرەوە چونکە ئەو حورمەتگرتنە هەم لە دیموکراسی هەم حورمەتگرتنە لە کادری یەکێتی نیشتیمانی کوردستان ینی حتای خۆ کۆنگرە سبینە بەسرێن قەلابێک نێت تو هەموو سەرکردایەتی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بگۆڕی کە تیاندا هەیە تەجربەیەکی زۆری هەیە ینی نامێنەوەی کەس بێنن بۆی نەبێتە تەسکیە بۆ هیچ کەسێک، بەڵام تایەتی تەجربەیەکی زۆری هەیە لە خەباتی شەکداری لە خەباتی شۆڕش و شاخە ئەم یەکێتی ڕەنگە خراپ بێت کە دەست بەرداری هەموو ئەم نەبێت ئەم زاکرەی خۆی بێوە یەکسەر دیلیتی بکاتەوە، بەڵام خۆ دەبێت تۆ تەفویض بدیتەوە کاتێکی جارێکی دیکە شانازی ئەوی هەبێ هیچ نەبێ هەڵ بشێرێتەوە، ینی مەسەلەن سەکردەیەک کە سەکردایەتێک کە بەدڵ تا دوو کەسە سێ کەسە دە کەسە 15 کەسە خۆ دەبێت شەرەفیەوە بێت جارێکی دیکە وەکو ئەندامێکی یەکێتی مافیەوە بێ هەڵی بژێتەوە و جگە لەوەشی یەکێتی مەکسەر پێویستی بەوەیە کە يعني بۆ ئەم مەرحەلە ئینتیقالیە هەم سەکردایەتێکی نوێ هەڵبژێرە هەم بەشێک لەوانەی کە دەبژێتەوە بۆی ئەم تەجربەیە هەم ئەو تەجربە هەم خوێن تازەیە تێکەڵاو بن هەتا دوا بکەوێ لە ڕاستیە لە قیمەت و لە حەجمی بەشداری ئەو سەکردایەتی تاریخیە کەم دەبێتەوە و ئەو دەرفەتەش نایەتە پێشەوە کە لە گەنجە باشەکان و لە هوشیارەکانی یەکێتی تەمەنی ئێمە گەنج نەماوین، بەڵام گەنجە هوشیارەکانی یەکێتی نیشتیمانی بێن ئیسفادە لەو تەجربەیە بکەن و کەڵکی لێوە بگن هەتا ئێمە دوای بخەین شێوازی بەستنی کۆنگرە و بەستنی کۆنگرە و بەڕێوەچوونی کۆنگرە دژوارترە بێ ینی شکلی ناخۆشی و شکلی بەرتەوازی ئەگرێتە خۆ، بەڵام بەعکسەوە ئەگەر لە کاتی خۆیدا و لە وەختی خۆیدا ئەمڕۆ ببەسترێن باشتر لەوەی کە سبەی نەبەسێ سبەی نەبەسێ باشتر لەی دوو سبەی نەبەسێ چونکە کێشەیەکی کەمتر مزاعافاتێکی کەمتر بۆ چارەسەرکردنی کێشەکان ناکات. بەڵێ کاکستران کۆنگرە زەمینەی ئەوە ڕەخسێنێت کە با بڵێن گۆڕانکاری لە کۆی پۆستە باڵەکانی یەکێتیدا بکرێت یاخود بە مانایەکی تر کۆنگرە ئەتوانێت بە تەواوەتی یەکێتی نوێ بکاتەوە. ڕەنگەیەکە لە کێشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە کە عنوانی گەورە یعنی حزبێکی دیموکراسی وەکو یەکێتی پێویستی بەوەیە کە لە مەرحەلەی داهاتووە بە تایبەتی سەر لە ناو ئەمەلەی دیموکراسیە لە کوردستان بەشداری وەکو جارانی مەسەن بۆ ڕێخستنی هێنی پێویستی بەنهێنی پارێزی هەبێ یاخود هەرەمی سوڵتەی سیاسی لەناو شۆڕشە بە جۆرێکە جۆرێک لە مرکزێتە ڕەنگە مەرحەلی داهاتوو پێویست کە یەکێتی نیشتیمانی کوردستان قاعیدەیەکی ینی قاعیدەی سەرکردایەتی فراوانتر بێت لەوەی کە هەیە ڕەنگە ئێستا بیر بۆ چوون هەندێک لەوانی کە لە کورسات باز دەکرێت هەندێک لەوانی کە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان یا لە ڕۆژنامەکانی کوردستانی نێشۆنەکان هەر یەکی پێشنیارێک دەکات دەڵێ با مەسە سەکردایەتی شارەکان هەڵبژێت یاخود با سەکردایەتی فراوانتر بکرێت یاخود سەکردایەتێک هەڵبژێت کە دوای لە ینی ئەنجومەنی ناوەندی و سەکردایەتی لێ دروست بکرێت یاخود
تشکیلات زۆر باز دەکرێت بەڵام ئەوەی کە هەیە کە یەکێتیش مەکتە دەبێت سەرکردایەتێک لە بژێ یاخود شکلی ئوفقی وەربگرێت یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەر کەسە و لە شوێنێک بەرپرسیارەتی بێەوە مەسەلەی قەرار لەناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەم دیموکراسی بێ و هەم بە چەند فلتەرێکا تێپەڕێ بەڵام هەمووشی گرنگتر فلتەرەکان کارابن واتە ئەوە نەبێت لەبەر بڕیارێک حدەسێک ڕۆدا لە کوردستان وەکو ینی جەدەلی بێزەتی لەبێ کەس ناتوانێت بڕیارێک بێتە بەڵام گرنگیشە مەسئولیەتی قەرارەکە هەتا جەماعیتر بێ بۆ ئەو کەسانی کە ئەم بڕیارە دەدەن مەسئولیەتەکان لەسەرشان ئاسانترە بێ بەڕاوێژکردن و بیر و بۆچوون گۆڕینەوە دەتوانن ئەم قەرارە باشتر ئینزاج بکەن ئێمە لە مەرحەلەی ڕابردووە لە 50 ساڵی ڕابردووە لە تەمەنی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە 6 ساڵی ڕابردووە کە جەنابی مام جەلال ڕێبەری ئەم حرەکەیە بووە خەڵکی یەکێتیەکان ڕەنگە لە ماڵی خۆشیان خەوت بن بە دڵنیاییەوە کە ئازانن کەسێکی لە جیاتی ئەمان بۆ هەموو تەجربە بۆ هەموو دڵسۆزی بۆ سەرکردایەتیکردنەوە بڕیار دەدا ڕەنگە لە غیابی ئەودا ئێمە پێویستمان بەوە بێت کە بڕیارەکان زۆر جەماعیتر بنەوەی کە ئێستاکە بەسەرەن کە جاران تەوخۆمانەوە زۆر کەس ڕەنگە پرسێ بڵێ جاکا کە ئێمە 10 ساڵ چاوەڕێمان کرد لە کۆنگرەی 1 بۆ 2 لە 2 بۆ 3 چیان پەلەپەلە لەم هەلومەرج ئاخر لەبەری هەلومەرج گۆڕاوە یعنی وە باردۆخی تازات پێشەوە و لە غیابی ئەم پاوەرە گەورەیە کە جەنابی مام جەلالە ئێمە پێویستمان بەوەیە کە سەر بخێنە سەر یەک بووی بزانین چۆن بتوانین لە ئایندەی حزبی خۆمان دڵنیا بین باشترین دڵنیایی بۆ سەرکردایەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرکردە گەورەکانمان کە دەوری گرنگیان لە تاریخە گێڕاوە ئەوەیە کە ئەم مەشغەڵەت تەسلیمینەوەیکی تازە بکەن بۆ ئەو نەوەی ئەم توراسە بپارێزێ خەڵکی زانێ ڕەنگە لەناو شاخوداخان نەزانن کە فلان کەس لەناو شۆڕشە چی کردو یان ئەم باردۆخە چی کردو ئەگەر کەسێک نەبێ ئەم توراسی تەسلیم بکەن بۆ ئەوی بڵێن کاکە بمێنێتەوە لە ئێستا لە ئەمریکا لە تاریخی ئەمریکا لە تاریخی وڵاتانی تر لە یەکێتی سۆڤێت کە هەبوو لە وڵاتانی ناوچەکە ئەم توراسە چۆن ماوەتەوە غی دەست و دەست گواسراوەتەوە ئەگەر دەست نەگوازێتەوە لە شوێنەکە پەکێکەوە و ئەم هەموو خەبات و مانتوبوونەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو شەیدی کە دایەتی ینی لە مەرحەلەی داهاتوو حسابی بۆ ناکرێت بەڵێ کاکسران هەندێک جار یاخود زۆر جاریش ڕەخنە لە یەکێتی دەگیرێت کە لە ڕووداوەکانە سیاسەتێکی ڕوون و ئاشکرای نییە ئایا ئەم ڕەخنەیە لە جێی خۆیەتی ئەگەر لە جێی خۆیەتی یەکێتی بۆ کۆنگرەی داهاتوو استراتیژ و سیاسەتی خۆی بەڕوونیدا دەڕێژێتەوە ئەتوانێت ئەو کارە بکات یەکێتیش مەکسم بۆ لە حزبان ناسراوە بوو کە سیاسی زۆر ڕوونە و سیاسی وابوو کە هەم مرونەتی تێدا بوو و هەم ڕوون و استراتیژی مەسەن بۆ نەمافی چارەی خۆنووسین کە یەکێتیش مەکسن هەڵیگرتە بوو دەرفەتێوی تا بوو کە ئێمە لە عێراقی دیموکراسی فیدرالیە بمێنینەوە و دەرفەتێوی تا بۆ کۆر فیدرالی بڕێن و دەرفەتێوی شتا بوو کە هەلومەرج کاتە پێشەوە سەربەخۆی کوردستان ڕابگەین یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیە سیاسی ئەوە نیە بڵێن کێشەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە نیە سیاسەکانی ڕوون نییە ئەوەی کە ئەو سیاستانەی نەتوانین لە واقعدا جێبەجێ بکە جا لەبەرەوەی شەریکەکانی مەسەرن لەبەرەوەی مەسەرەن بۆ نمونە بەشێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنی گۆڕانی دروستکردن جیابەوە لەبەرەوە ئەمانە ڕەنگە هەمووی تاسیریان کردبێت لەسەر قەراری لەسەر جێبەجێکردنی قەرارێکی قەراری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوونە و لە زۆر مەحەتەیە ڕوون بووە بەڵام کێشەوەی کە تۆ چۆن ئەم قەرارێتە بواری جێبەجێکردنەوە ئەم پێویستی بە ئیرادێکی دەستەجەمی هەیە جاران ئەو ئیرادەیە مامزال تەفسیری دەکرد مامزال لە هەر کۆنگرەیەکە نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد نوێنەرایەتی کوردی دەکرد ئیتر تۆ سەنگەکەیە قەزانی لە جیاتی ئێمە حەلەکات بەڵام کە لە غیابی ئەودا ئێمە دەبێت ئەم سەنگە بە هەموو یەکێتەکان دابین بکەین و بە هەموو یەکێتەکان بیپارێزین و هەموو یەکێتەکان لە شوێنێک کە یەکێتی بڕیاییدا مەسەرن بۆ بەشداری دەکات لە حکوومەتە یاخود بەشداری دەکات لە ئیداری وڵاتە یان هاوپەیمانەتی لەگەڵ هێزێک دەبەستێ مەسەر پارتی یان گۆڕانە یان لەگەڵ حزبێکی زەحمەت کێشانە ئێمە دەتوانین تەواوی سەنگی خۆمان دیفاعی لێ بکەین و بڵین کاکە ئەمە بۆ یەکێتی باشە و بۆ کورد باشە و بۆ کوردستان باشە ئەم باردۆخی کە مەسەرن بۆ نەشەرنە ئاشتی کە لە کەرکووک لە خورماتۆە یان لە عێراق هەیە ئێمە دەبێت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خەڵکی ڕوونکەینەوە کە تایرە ئێمە عێراقین لێرە کوردستانین لێرە شارەکانی خۆمان من خۆشەوەی لێرە خەباتەکەین بۆ سلێمانی لێرە خەباتەکەین بۆ هەولێر لێرە خەباتەکەین بۆ دوهۆک لێرەش خەباتەکەین بۆ کوردستان لێرە بەشەکانی تری کوردستان ئەمە مۆقیفمان لەگەڵی بەڵام لە جاتی شوێنەکە لە جاتی حزبەکانی دیکە خەبات ناکەین ئەمانە هەمی پێویستی بە جاران لە ڕاستی ئەدەبێتیش بێ ئەدەبیات نییە ئەدەبیاتێکی زۆری هەیە لە موانس بەڵام پێویستی بۆ جارێکی دیکە ئەپدەیت کرێتەوە و ڕێک بخرێتەوە و سەرکردایەتێکی تازە ئەم ئەرکە جێبەجێ بکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ستران عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی و کادری پێشکەوتووی یەکێتی سواز بامەدەبوونێت وەلە بەرەزان سواز بۆ ئێوەش کە تا ئێرە لەگەڵ ئێمە بوون ئەم گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن کاتێکی شاد بە هەموو لایەک.